وڵی بەڕاستی ئەوەی کە ڕێزدار کاک مەسرور بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەمریکا ئەم ڕێکەوتنامەی کرد و ئەم واژووی لەسەر ئەم ڕێکەوتنە کرد لەگەڵ کۆمپانیا ئەمریکانە بۆ ئەم پرۆژەی غازی کێڵگەی تۆپخانە و میراوە و ئەمە بەڕاستی جێی دەستخۆشیە بەڕاستی هەموو خەڵکی کوردستانی خۆشحاڵ کرد و بە تایبەتی خەڵکی ئەم سنووری ئێمە جێگەی دەستخۆشیە دەستخۆشی لەکەین هیوادارین هەلی کار بۆ خەڵکی منتیقەکە بڕخسێنە خەڵکی دەروەی وەکو بەنگلادیشی و خەڵکی ئەم لاولا نێن لەو کۆمپانیانە دایانێن ئەگەر خەڵکی ئەوەشدانێت بە زۆرینە خەڵکی منتیقەکەێت زۆر خۆشحاڵ بووم چونکم تۆ هەر پرۆژەیەک لە نەک هەر لە منتیقی خۆتا لە هەر شار و شارچکێکی ئەم وڵاتی خۆمانە کوردستانە بکرە جێ دڵخۆشیە بۆ ئێمانان چونکم هەلی کار بۆ ئەو شوێنە ڕخسێنە گەنجان کار ئەەکەن و ئەم پرۆژە بە تایبەتی کە لە پرۆژی تۆپخانە نەک هەر بۆ کوردستان بۆ عێراقیش بۆ تەواو سەرجەم گەلانی عێراقیش